جەماوەری سەربەرزی کوردستان پێشمەرگەستەم لێکراوەکان فەرمانبەران و موچەخۆران ئاوڵاتیان و کاسبکاران سەرجەمچین و توێژەکان ستەمی ئەم دەسەڵاتە ستەمکارە ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت و ژیانی تەواوی هاوڵاتیانی پەرخستووە بۆ بەرەنگاربوونەوەی ستەمکاریەکانی دەسەڵات سبەینێ کاتژمێر دەیسەر لە بەیانی لە بەردەم باخی گشتی خۆپشاندانی جەماوەری دەست پێکات. پەیامێکە بۆ دەسەڵات کە ژیانی گوزەرانی خەڵک بەم شێوێ ناڕوە هەر مامۆستا نییە بێپارەیە بەڵکو کاسبکارە بەڵکو هێزەکانی ناوخۆیە بەڵکو پێشمەرگەیە بەڵکو هەموو چین و توێژەکانە کە وای کردووە ئەم دەسەڵاتە وای کردووە قوتی خەڵکی گرتووە دەردی مامۆسای بەڕێزوتی ئەو بە چی یاسایەک لە ساڵێکا 4 موچادا بە لێبڕینەوە خۆپشاندانیش یاسای ناوێ حکومت داوای ئەرێک لە فەرمانبەرەکە لە مامۆستاکە بەڵام مافی ناداتێ لە چی دنیای هاتووە کە تۆ داوای ئەرگ لە یەکێ بکەی مافی نەدەیتێ داواکاری ئێوە بەس موچەیە یا داواکاری تریشتانەیە ئێمە گەر ئێستا لە حاڵی حازرە لەم کاتەیە موچەیە کێشەی ئێمە نییە حکومت چۆنە ڕوابەڕێوە بە شێوازێکە ڕوابەڕێوە چۆنچۆنی دەسەڵاتی ئیداریەکە کێشەی ئێمە نییە کێشەی ئێمە لەگەڵ موچایە